ئەگەرچی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندێک کار ئاسانی گەورەی بۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی کردووە، بەڵام گرفت و کێشەی گەورەی کۆمەڵایەتی و تەنانەت بەلا ڕێدابردنی کۆمەڵگەشی بەدوای خۆیدا هێناوە. واگە و چاواشەکاری و بانگەشە بێفلتەرانەی کە زۆر جار بە فلتەری سناپەوە تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنیوە. کەسانێک ماوەی چەند ساڵێکە تۆڕە کۆمەڵایەتی جۆرە جۆرەکان بە تایبەتی ئینستاگرام و سناپچات بەکارێنن بۆ بانگەشەی بازرگانی جۆرە و جۆر بەبێ ئەوەی بزانن سوود و زیانەکانی چین. کۆمپانیا گەورەکانی بواری بەرهەمهێنانی ڕێکلام داد و بێدادیانە، دەڵێن بازاڕیان بە تەواوی سست و لاواز بووە. وەزارەتی ڕۆشنبیری فەرمانگەی میدیا و زانیاری دەتوانن چی بکەن چۆن ئەو کەسانە بوەستێنن کەوا بانگەشە بۆ جۆرەها بابەت نەکەن کەوا کاری ئەوان نییە وەلی نازانن. ئایا چۆنم بابەتە ڕێک دەخرێتەوە؟ بن کۆڵکاریی وردەنجامەدەین، لەگەڵمان بن. بە نمونەی یەکێک لەو خانمانە دەست پێ دەکەم کە چەند ملیۆن فۆلۆوەرسێکی لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام هەیە. بە تەنیا سەرنجی 24 کاتژمێری ستۆریەکانی دەدەین. دەردەکەوێتەوە بانگەشەی بۆ 6 بابەتی جیاواز لە یەکتر کردووە، هەر لە لۆشن و کرێم و بۆن و خواردنەوەی وزەبەخش و 2 جۆر چای و جۆرێک برنج. بۆ هەر ستۆریەک نزیکەی $7,000 لە خاوەنەکەی وەردەگرێت. یەکێکی دیکە لەو کەسانی کەوا لە تۆڕی کۆمەڵایەتی سناپچات چالاکە ڕۆژەکەی بە خواردنەوەی وزەبەخش دەست پێ دەکا. هەندێکی دیکەیان بە گاڵتەکردن بە ژیانی ئاسایی خەڵکانی دیکە دەست پێ دەکەن و هەندێکی تر بانگەشە و ڕێکلام بۆ جۆرە حەبێکی تەندروستی دەکەن کە زۆر جار ستیکەری کوالەتی کۆنتڕۆلی دەرمانیشیان نییە. ئەتوانین بڵێن کە ئینفلۆنسەرەکان ئەوانەی کە ناوبانگیانە یان لە هەر ڕێکەوە بە ناوبانگە بن ئێستا دەستیان بە ڕێکلام کردەوە یان بە ناوبانگە بن و کارەکەن بۆی بتوان ڕێکلامیان دەستکەوێ و ئیشەکە بکەن. بەڵام لێرەدا ئەتوانین بڵین بە غەڵەت وەریان گرتووە، ینی هەموو کەسێک هەر کەسێک بواری خۆی هەیە، هەر یەکەو بە بواری خۆیەوە جوانە ڕێکلام بکە یان ئەو ئیشە بکات. چونکە تۆ زانیاری لە چەند شتێک هەیە کاتوانی ڕوونیکەوە بۆ خەڵکو بڵێ ئەم شتە ئۆرجینال نیە یان هەر چۆنێک باسیکەی. بەڵام لەوانەیە من ئێستا زانیاریم لە شتێکی مەیکەپ نەبێ بن بچم باسیکەم. من وەکو شێفێک ئەتوانم باسی خواردەمەنیەک بکەم، ئەتوانم باش و خراپەکان جیاکەمەوە هەتا بە خەڵکی پیشاندەم. ئەوە ڕێکلامە. ڕێکلام واتە شتێکی باش پیشانی خەڵک دەی، نەک هەر شتێک بوو فیسەبیلی پارە پیشانی خەڵکی بێ. بە گوێرەی هەندێک ئامار کە پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کۆکراونەتەوە، قەبارەی ڕێکلامەکان لە جیهاندا بە نزیکەی $700 ملیارد دەخەمڵێنرێ. ڕێکلامەکان لە ڕێگەی ئینتەرنێتەوە زیاتر لە $100 ملیارد و ئابڕۆ دەکرێت کە پتر لە 150 کۆی بەهای ڕێکلام لە 5 ساڵی داهاتوودا بۆ ئینتەرنێت دەچێت. سینا محەممەد کە زیاتر لە 15 ساڵە بەرهەمێنەری فیلم و کاری ڕێکلامی بازرگانیە و کۆمپانیای خۆی هەیە. یەکێکی دیکەیە لەو کەسانی کەوا دژە بە فەوزای سۆشیال میدیا، نمونەی جۆرا و جۆری لایە کە بازموونی ژیانی ڕۆژانەی خۆی پێیگەیشتووە. ئەوترێت خەڵکێکی زۆر هەیە بەبێەوەی کاریەوە بێ هاتوو بانگەشەی بازرگانی ئەکات. لە میدیا و سوشیال میدیای کوردیا هەموو کەس بووە بە هەموو شت، هەموو کەس بووە بە ئەوەی کە قسە بۆ خەڵکەکات، ناسیحەتی خەڵکەکات، ڕێکلام بۆ هەموو شتێکەکات، ڕاوێژ بۆ هەموو کەسەکات. ینی وای لێ هاتووە خوێنەواری نییە، بەڵام دەربارەی مۆزوعێکی عیلمی شت بە خەڵکە فرۆشێت. وای لێ هاتووە لە هیچ مەجالێکا شارەزایی نییە، بەڵام بووە بەوەی کە خەڵک بووە بە نوێنەری خەڵک بۆ فرۆشتنی شت. کەواتە چارەسەر بۆ دۆخە چییە؟ دوو جانبەیە. یەکەم ئەوەیە کە کۆمپانیەکان وشیار بنەوە بۆەوەی کە کێ قەرارە نوێنەری تۆ بێت کاڵاکەت بۆ بفرۆشێت. نمونەیەکی خۆش بێنمەوە، شەریکە هەیە، کۆمپانیا هەیە لە بواری گەشت و گوزارە ئیشەکات، کەسێک نوێنەریەتی لە ژیانیا سەفەری نەکردو. کاڵا هەیە، کەسێک شەریکات هەیە، کەسێک نوێنەریەتی لە ڕۆژێ لە ڕۆژان خۆی بەکاری نێناوە یان ئەسڵ متمانێ بۆ شتە نییە. بەڕاستی ڕێگایەک سنوورێک بۆ ئەو بێدەرگا و بۆ ئەو چۆن بڵێ بێخاوەنیە دابنرێت کە هەرکەس توانی لە پەیجەکەی خۆی و ڕێکلام بۆ هەر کاڵایەک بکات کە پێی خۆش بێت
بەبێ گوێدانە ئەوەی کەم کاڵایە چەندێک زەرری هەیە ئایا مەرجی تەندروستی ئایا حکوومەت ڕێگەی پێیاوە ئایا ڕێگە پێدانی هەیە ئایا ئەم ڕکلامەی ئەمەی کات بۆ مناڵەشێت بۆ گەوراشێت ئەو کەسانی کە ئێستا کاری ئەوان نییە بانگەشاکەن لە ستۆریەکانیان لە تۆڕە کۆمەڵاتی زۆرە جۆرەکان لە ئینستاگرام لە سناپچات زۆر تۆڕی دیکە تا چەنە کاریگەریان لەسەر بازاڕی ئێوەش دروست کردو وەکو کۆمپانیەکانی وەری بەرهەمێنانی ڕکلام و بانگەشەی بازرگانی ئەگەر بە ڕاشکایی قسە بکەین زۆر کاریگەریان دروست کردووە بە جۆرێک کە من هاوڕێی خۆم هەیە باسیەوەی کروتی یەکدانە هەفتە چوین بۆ ئەوەی کە لەگەڵ شەریکێک ڕێ بکەین بۆی ڕکلام دروست بکەین بەڵام خاوەنی شەریکەکە وتی من ئەم کەسە هەیە کە لە سوشال میدیا ناوبانگی هەیە یەک جار لە ستۆری خۆی دای بنێت زۆر باشترە لەوەی کە من ڕکلامەکەم بە عیلمی بکەم کە هیچ پێوەرێکی تیانە کاتێک ئەو کەسە و ڕکلاماکات و پارێکی کەمیژەکەوێت بۆ شەریکات بەبێ ئەوەی کە گوێ بدات تۆ کاڵاکات ئەخێتە بەردەستی هەموو خەڵک مناڵی خەڵک پێی زەرمەند دەبێت تۆ شخصیەتی کاڵاکەت ناهێڵیت کاتێک بەو شێوە مامەڵی لەگەڵاکی بەڵێ زۆر کاریگەری دروست کردووە بە شێوەیەکی خراپ کاریگەری دروست کردووە کە بریا بە شێوازێکی باش کاریگەریەکەی دروست کردایە. کەناڵەکانی سۆشیال میدیا کە بەناوبانگترینیان ئینستاگرام، سناپچات، تویتەر، ویچات، واتساپ، یوتیوب و فەیسبوک و ڤایبەر و تێلێگرام و چەندانی دیکەن بانگەشەی زۆری بازرگانیان لێوە دەکرێت. بە پێی ماڵپەری ستاتیستا لە مانگی تشرینی یەکەمی 2018 لە کۆی بەکارهێنەرانی ئینتەرنێت 3 ملیار و 400 ملیۆنیان بەکارهێنەری سۆشیال میدیا بوون. هاتوومەتە لای دوو ئەکتەری کۆمیدی شاری هەولێر ئەوان ئەگەرچی کارەکانیان لە تۆڕی کۆمەڵایەتی یوتیوب بینەری زۆری هەیە بەڵام ڕەنگە لای بەشێک لە وەرگران ڕەخنە هەبێت سەبارەت بە ناوەڕۆکی بەشێک لە کاری نواندن و ڕکلامەکانیان وا دەردەکەوێت خۆشیان سەرنجی زۆریان هەیە لەسەر ڕێکلامی تۆڕە کۆمەڵایەتیەکان و خۆیان دوورەپەرێز خستووە. کاک سیروان کە سری ئەو ڕکلامەمانە کرد بەیەکەوە منداڵێکە لە باوەش و فڕێتە بەشدی ترسام چی بوو بۆ چ شتێ ئەو ڕکلامەتان کرد؟ وەڵا ئەو ڕکلامم بۆ جلوبەرجی مارکە بوو باش ئێستا بۆکو دەبینی ینی جلەکان بەشی دوو هەفتەیەک ناکاتن ینی بۆ جارێک دوو جار دو لەبەر یەکەی دەدڕێت ڕزیە بیان دەبیسپێتەوە ئەو جەوە لێرە باز لەوە دەکاتن کە جلوبەرجی مارکە و جلوبەرجی بابرێن ئەسڵ ڕکلامەکە بۆ ئەو بۆ هەر ینی بۆی فڕەمژدا با باوکم لەوەی بکڕێتن ینی حتمەن هیچ شوێنێکی بازرگانی دەرناکەوێت لە ڕکلامەکان پیشانیشی نایم کە بۆ چییە بەڵام پێم بڵێت تا چەنە کواڵەتی باش بدوێتەوە جلوبەرگە وەڵاهی ڕاستە سعرەکانی تۆزێک گران بوو بەڵام شتەکانی مارکە بوو هەمووی مارکە ئێوە لە ڕکلامەکانڵن هەمووی 120,000 دینار ئاخەیەک عیلەی گەورە چون 120,000 هاتنەتە دەرێ ئەگەر شتەکە گران بێ و کواڵەتی بێ ڕەنگە هەر پارچێکی بە 120,000 بێ ئەرێ نا بەس ئەوە چکەمە زۆر سەرنجڕاکێشان بوو بۆ سەرنجڕاکێشان بوو ئەگەر خۆی گران بوو لەو گرانە نەبوو باوەڕ هاان مناسب بوو سعرەکانی وەکو بڵێ تقریبا یعنی 5 ئەوها لەگەڵ شوێنەکانی کە فەرقیە بوو 5 تقریبا زۆر باش ئەگەر پێم بڵێ ئێستا چ شتێکە بووە پیانتوی بۆ ڕکلام لە سۆشیال میدیا بۆ نە سناپچات بەکاربێنی هەر تۆڕێکی دیکە نەتکرد بێ بە شیاوت نەزانی بێ واللهی زۆرن شوێنەکان ئێستا تەلەفۆنە بۆی ڕۆژانە دێتن بەڵام ئێستا کە تقریبا ئەوە چەند مانگێکە هەر ڕکلام بە تەواوی ڕاگرتووە لەبەر ئەوەی وەزعی یعنی ڕکلامکردن و سۆشیال میدیا بەڕاستی یعنی بەرەو لارێشکە ڕۆیشتووە ینی کەلچی ئەوەی نیە کە ڕکلام بیکە ینی هەر دەکێتە ناو ئەو جەماعەتی کە ئێستا دەیکەن ڕکلام بۆ هەموو شتێک دەیکەن 5 ڕکلام بەلاژ ئەەکەن بۆ ئەوی ڕکلامێکیان دەستکەوێتن کا خەڵک بڵێتن وڵای ڕکلامیان زۆرەوان ڕکلامیان هەیە بەڵام خۆیان بەبێ پارە ڕکلامەکەن بۆی خەڵک بڵێ بەردەوام ڕکلامی هەیە ئارێ بەخوا ینی زۆرن ئێستا هەرمویان ئەو کارە ئەەکەن ئەوەی ئەگوزەرێ ئێستا تا چەنە تویتیا بەشداری ئەو ترێ جۆرە لە فەوزا هەیە جۆر لە بێسەروبەری هەیە و هەڵسەنگاندنێ بۆی چییە تا چەند لی دووری ئێستا کە لە سۆشیال میدیا شوێن ڕکلام دەکەن یعنی زۆر زار هەیە باوەڕم پێ بکە تووشی نەخۆشی نەفسی دەبن یعنی ئەوانەی کە ڕکلام دەکەن زۆریان یعنی کەسانێکە خیندەواری نییە ڕێزم هەیە کە دەم خیندەوارانم بەخۆشم کەسێکم خیندەواریم نییە بەڵام لە ئاستی مێشێکدا خیندەواری نییە عەقڵیەتی نییە و نەزانە نەفامە یعنی ئەم کەسانێکم دیتیە
لە تەلەڤیزۆنێک لە سوۆشال میدیایەک مقابلەشی لەگەر کرایە فەڵتەیدایە قسەشی نەهەشیایی کردیە قسەشی غەڵەتی کردیە و لە سوۆشال میدیا تەقیتەوە بوویتە باو ئەو کەسە لە کاتێکە لی تێکچوو لی تێکچووە نەشزانە قسەی بکە لە کۆتاییدا ڕکلامیشان پێکردیە ینی باشە ئەتۆ وەرە بزانە ڕکلام بە کەسێک دەکەی کە نەزانێ قسە بکە کە نەزانێ هەڵسوکەوت بکە کە نەزانی ینی هیچ ڕابردۆکی باش و ئەوانەی نییە باشە هەندێکیان سوۆشیال میدیا بەکارهێنن بە تایبەتی سناپچات وەکو تۆڕی کۆمەڵایەتی ڤیددیۆی لێ تۆمارەکەن ساعت دوو شەواڵێ وزە بەخش بەکارهێنم حوتی بەیانی هەشتی بەیانی هەساوە لە خەوەڵە بەیانیەکەم بە وزەوە دەست پێیەکەم لەگەڵ وزە بەخشە ڕاستی تۆمە چیناوانی تۆ خۆ سناپە هەیە ئەبن سپاس بۆ خۆ نەهەوەڵی سناپم نیە سناپچات بەکار نهێنی حەدنیتم بەکارشنین مۆبایلەکەم سناپچاتی تێدا ئەی داوت لێ ناکەن ڕکلام بکەی لە سناپچات ئەمن نایکەم لە سناپچات نایکەم زۆر داوەلیەکەن ناوە تۆ زۆری خەڵەکە ئەگەر ئەمن ئیشی سناپ بکەم دەبی هەم واز دەکار و نەرەکانی ڕۆژانە خەرشی سناپ ئەمن کاتێک کە ڕکلام دەکەم داوا لە خاوەن کاڵایەکەی دەکەم ڕێپێدانی حکوومەتم لە ببینی ڕێپێدانی وەزارەتی تەندروستیم لە ببینی یعنی ئەوانەی هەموو هەیە حکوومەت ڕێپێدایە ئەمنش حکوومەت یاسا لەسەرەوەی هەمووانە لێرە ئامادەکاری دەکرێت بۆ بەرەمهاتنی پرۆژەیەکی بانگەشەی بازرگانی کە بۆ داهێنگا و باخچەیەکی ساوایانە وەک دەردەکەوێت ستافێکی گەورە لە پشتکاری بەرەمهاتنن لەگەڵ بوونی یەکتەر و تەکنیکی بەرەمهاتنی کوالەتی بەرز ئەوانەی لێرن بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتی جۆرە جۆرەکانن ڕۆژانە دەیان بانگەشەی ئەو کەسانی هیچ فلتەرێک ڕێگریان لێناکە دەچێتە ناو مۆبایل و شاشە زیرەکەکانیان. من وەکو خانمێک ڕۆژانە چەندەها ڕکلامی بێزارکەر لە شاشەی تیڤی و سۆشیال میدیادا دەبینم بەڕاستی هەندێک جار هیچ کەسەکان هیچ پەیوەندیان بە جۆری ڕکلامەکۆ نیە هێناویانە پیاوێکیان هێناوە ڕکلام بۆ شێوازی جلوبەرگی ئافرەتان دەکات کە لە کاتێکدا هیچ شێو نییە ئەو شێوازە ڕکلامە یان چەندەها کاڵای ترکە لە ڕاستیدا ئەو شێوازە نییە کە دەتەوێت. داوا لە حکوومەتی هەرێم دەکەم لیژنەیەک پێک بێنێت بۆ ئەم شێوازی ڕکلامانە ئەو کەسانێک کە هەڵمان بژاردووە لە بۆ سینناریۆی ئەم شوێنە بەکار بێتن هەمووی کەسانی پسپۆڕ و شارەزان لە بواری خۆیاندا ینی هەڵنەستاین بچین کچە مۆدلێک بینین یان ئەوە تەیە مەیکەپ ئارتیستێکی بینین بەس لەوەی کە لە سۆشیال میدیا دەردەکەوێتن ئێمە بینە سە شاشە و بیکەینە ئەکتەر بە تۆبزی دایم کەسی لێهاتوو بە ئەزمونمان هینایە وەکو مناڵەکانیش دەبین هەموو مناڵەکان لە تەمەنی خۆیاندان و لە باخچەی ساوایان دەخینن کە هیناکمان لە بۆ ئەکتەری و لێرەدا بەشدارە. هاوڵاتێک کە ڕۆژانە سوۆشیال میدیا بەکارهێنم فەیسبوک بەکارهێنم ئینستاگرام بەکارهێنم سناپچات بەکارهێنم من کەسی بەناو بانگی کوردستانم یانی لایە کە ڕۆژانە پۆستەکە ینی ڕێکلام بۆ جگەرەکە هاوڵاتی زۆر تەماشایەکە ینی لەوانەیە ئەگە بەلایانی کەمە دەمەنداڵ سەیری بکە زۆرە لە لاساییە کاتەوە بۆیە پێویستە سانسۆر هەبێت. نزیکەی 15 کۆمپانیای ڕێگەپێدراوی بواری بەرەمێنانی بانگەشەی بازرگانی لە ماوەی ئەم چەند ساڵەدا مایەپووج بوون ئۆفیسەکانیان داخستووە کەوا لە ماوەی ڕابردوودا دەستکەوتی باشیان هەبووە. یەکێک لە خاوەنی کۆمپانیەکان دەبینم کەوا لە کۆبوونەوەی تایبەتی فەرمانگەی میدیا و زەنێری حکوومەتی هەرێمی کوردستانیش لەبارەی پرسی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ڕێکلام بانکێش کرابوو. ئەوان پێیان وایە کە نابێ هەر کەسێک بۆ دەستکەوتی مادی بانگەشە بۆ هەموو شتێک بکات. پێدوانیە لە هەموو جیهانە هەروە بێت تۆڕی کۆمەڵایەتی تاڵاتدەیەک ئەستەمە کۆنتڕۆڵکردنی نەخێر ئەستەم نییە خۆی ئەو بابەتە لە چیوە هاتوو سەری هەڵدا مەسەلەن کەسێک کە پەپلی فیگەر دەبێتن لە تیڤەکان دەرەچێت نمونە ئافرەتەکانەیە پەپلی فیگەر بەڵێ لە ماڵەوەی مەسەلەن کرێمێکی دەموچایی بەکارهێناوە جوان بووە خەڵکێکی کە پرسیاری دەکەێت دەڵێت خوا زەحمەت نەبێەوە چ کرێمەکە بەکارهێناوە ئەوش دە فلان کرێم بووە لەوەی تر سەری هەڵدا بۆ ڕێکلامی خوتی ئینێژی بۆ ڕێکلامی حتا هەنی مەسەلەن کەسێک کە تۆ شێڤنی چۆن توانای ڕێکلامی برنجکەی کە تۆ لەو بوارە شارەزاید نییە بە چۆن توانای وەکو دکتۆری خۆت نیشان دێنانە ڕێکلام بۆ دەرمانی پزیشکیەکان ڕێکلامەوە باسی وزە بەخشەکانمان کرد ڕێکلامەکان بۆ جگەرە بۆ ڤایپ و نازانم چەندەها جۆری دیکەی نەشیا و ڕێگەپێنەدراو کەواتە ئەمانە هیچ سنوور و کۆنتڕۆڵی کەم خۆیان دانەناوە بەڕاستی ئەوە یاساش کۆتوبەندیان ناکە تا ئەم ساتە نەخێر لەبەرەوەی لێپێچینەوە نییە هەم وەزارەتی ڕۆشنبیری بێدەنگە لەم مۆزوعە ئەوانش کە بزانن کە شتێک ئاوا هەڕەمەچی خۆیان
کە بزنسەکەوا گەورە بۆ ئیتر ئەمە ڕێگری لە بزنس ناکەین وەکو بزنس ئەمڕۆ دنیا دەگۆڕێ سۆشال میدیایە تیV هەیە هەمووی ئەهمێتی خۆی هەیە بەڵام بەڕێڕەوەکی باش ئێستا ئێوە خەمەکەتان لە چیایە بازاڕی ئێوەیان نێشتۆکو کۆمپانیایکی بواری بەرەمێنانی ڕکلامی بازرگانی چیان بەسەر ئێوە هێناوە کە خەمتانە خۆی خەمەکە لە شوێ ئێمە وەکو کۆمپانیایەکی ڕاشکاوە قسە بکەم ئەمە وەکو پرۆداکشن تاسییر لێمە نەکردو لەبەرەوەی ئەمە بە کوالەتی کتر ئیش دەکەین ئیش خۆمانمان هەر هەیە بەڵام ئەوەی داخەکە و خەمەکە لای ئێمەیە کوالەتێکی خراپتر پێشکەشی ئەو خەڵکە دەکرێت بە شێوازێکی ناشرینتر پێشاین دەدرێ کەسێکی بێمستەوا لە شوێنی کەسێکی بەهرەمەند و داهێنەر و زیرەک حساوی بۆ ناکرێت تۆ کەسە خراپەکان پیشانی ملە دەدەی کەسە باشەکان شاراوان وەل ئاسل کەسە خراپەکان ساحەکەیان کۆنتترۆل کردو کەسە باشەکان ساحەکان مۆنسۆل کردووە ئەو کەسێک کە بینەرێکی وای هەیە دەڵێ من ئەوەندە کەسە دەیبینم گرنگ نێوەێن تو مەسن تۆ 100,000 بینەرت هەیە گرنگ لەوەیە کوێ بە گوێت دەکات ڕەنگە بەشێکی فەیک بێ و مەسەری فۆلۆوەر وشتان بەڵێ ئێستا زۆر ئاسانە کڕینی فۆلۆوەر لە ئینستاگرام و لە تۆڕەکانی دیکەش هەمووی زۆر ئاسانە یان ئێستا مەسلەی هەم ئەو تۆڕانی ئینستاگرام و یوتیوب سناپچات بەڕاستی فەیک زۆر ئاسانە حتا پێشبڕچێ هەیە لە بین دوو کەسان ڕۆژانە هەریەکە و 10 کەسیان بەکرێ گرتووە بەس بۆ ئەوی ئەکاونتی فەیک دروستکەن سبسکرایب بکەن ئەکاونتی فەیک سبسکرایب بکەن یعنی کارەکە لەوەیە بەڵام مۆزوعکە چێ ئەوان بەو داتا قوڵە نایانەوێت خێرایە ڕێگاکە کە خێرا دەگەێنێتە بە تاجرەکە ئەوان لەو ڕێگەوا دەزان کۆنتترۆل دەکرێتن بە بەشێکی زۆریش هەیە لەم تاجرانەکە قوربانی دەری ئەو پرۆژێن هەڕەمەچی ڕکلان پێکردون بە 10-15 کەسێک پارێکی خەیاڵی زەرکردبێ و توێتی ئیسفادەم نەکردن کەسمان هەیە ستۆریەکە کات لە سناپچات لە ئینستاگرام $7,000 وەرەگرێ کابراژ ڕازیە زۆر کۆمپانیاکتری شەیە بەڕاستی ئیفلاسبوونیان خۆیان ڕانگەیان بەداخەوە کە زۆرن کۆمپانیانە بەڵێ تقریبان دەتوانم بڵێم 15 بۆ 20 کۆمپانیا دەبێت کە ئیفلاسیان ڕاگەیاندووە لە هەرێمی کوردستاندا یاسایەک هەیە بۆ ڕێخستنی کاری ڕێکلامی بازرگانی لە دانیشتنی ڕۆژی 16/12/2019 پەرلەمانی کوردستاندا بەدەنگی زۆرینەی پەرلەمانتارانی ئامادەبوو پێشنیازە یاساکە پەسەند کرا بە ناوی یاسای ڕێخستنی ڕێکلامی بازرگانی بەشێک لە پەرلەمانتاران دژی دەرچووەندنی یاساکە بوون و وتیان ئەوەی جێی تێبینیە زیانی گەورەی بە یاساکە گەیاندووە ڕیزکردنی چەندە سەواژێکی لاستیکی و گشتگیرە لە مادەی سێمی یاساکەدا کە باز لەوە دەکات هەموو ئەو ڕێکلامانی دژن بە سیستەم و ئاداب و ئاسایش و تەندروستی گشتی و مافەکانی مرۆڤ ڕێگە پێدراونین. وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان دوای 2 ساڵ و لە ساڵی 2021دا ڕێنمایی بۆ جێبەجێکردنی یاساکە دەرکردووە. سەرپێچی کار بە پێی یاساکە تا نزیکەی 15 ملیۆن دینار غەرامە دەکرێت. هەرچەندە هەر کەسێک بیەوێ ئەو بابەتە قەتەقەکراوانەی کە ئەوان لە یاساکەدا شوێنیان کردوتەوە لە ڕێگەی مۆبایلە زیرەکەکەی دەستیەوە یاخود میدیای نوێوە بازارسازی بۆ بکات بەبێ هیچ چاودێریکردن و سانسۆرێک دەیکات. چونکە وەک بەرپرسانی وەزارەتەکە دەڵێن ڕێنمایی یاسایان بۆ سۆشیال میدیا نییە. سۆشیال میدیا بوارێکی زۆر فراوانە لەسەر ئاستی کەسی گروپ لایەن دەتوانێت ڕکلامی تێدا بکاتن و ئەوە لە حکوومەتی هەرێم تا ئێستا بە نەبڕێنمایی نە بە یاسا ڕێک نەخراوە بەڵام ئەوەی کە پەیوەستە بە بواری میدیا بینرا و بیسترا و ڕێنمایی بۆ دەرکراوە ڕێنماییەکان چیتیایەکەوە ڕێگری بێ لەوەی کە کاری بەدەر لە یاسا بکرێت غرامەی تێدایە بە بڕی چەند چەند بۆ چەند لە ملیۆنێک تا 15 ملیۆن غرامە هەیە ئەمەتان تا ئێستا کردووە ئێمە کردومانە طبعاً غرامە مادیە چەند حاڵەتێکی ئیزراعاتمان هەبووە مثلەن ڕێکلامکردن بۆ شیر ڕێکلامکردن بۆ دەرمان ئەمانەمان ڕاگرتووە جاری یەکەم نووسراو دەکەین ڕای بگرن و جاری دووەم ئەگەر ئەو کەناڵە ڕای نەگرت ئەو کاتە غرامەکە دەست پێ دەکە تا ئێستا غرامەکەمان جێبەجێ نەکردووە لەبەرەوەی بەو هۆکارێک کە تا ئێستا هۆبەکان دەست بەکار نەبووینە لە بەڕێوەبەراتەکە سۆشیال میدیا جیاوازە لەگە کەناڵەکانی ڕاگەاندن ئێمە کەناڵەکانی ڕاگەاندن لە هەر کەناڵێکە گەر خوڕقاتێک هەبێتن ئەمە ینی بۆ داهاتوو ئاگداری دەکەینەوە و ئەگەر دەست بەجێ ڕکلامەکەی ڕانەگرت غرامەی بۆ دەنووسین پاژەوەی کە غرامەشی بۆ نووسرا ڕای نەگرت
ئەو کاتە دەکرێت محکەمە و داواکاری گشتی بێنە سەرخەت بۆ ئیجرات پێویست لەگەڵ کەسەکان لە ناو سوۆسیال میدیا هیچ مامەڵێکتان نییە وەکو باسم کرد ئێمە لە سوۆسیال میدیا نەڕێنماییمان هەیە نە یاساییمان هەیە بەڵام پلانمان هەیە بەڕاستی دەداهاتوو بە تایبەتی ئەو کەسایەتیانەی دیارانەی کە ڕیکلام دەکەن لە سوۆسیال میدیا چوەکو گروپ چوەکو کەس بێن لە وەزارەتی ڕۆشنبیری مۆڵەت وەربگرن و خۆیان بناسێنن بۆی ئەوانیش کاری نایاسایی نەکەن و ئەو کارانە دەکەن لە بواری چوارچەوە ئەو یاسا ڕێنمانەوی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە بۆ زۆر گرنگە ئەگە خۆیان نەناساند ئەگەر نەهاتن وەلای جنابتان ناوڕێگە پێدانیان وەرنەگرت ئیجرات چێ بێ ئەو حالەتە دەکرێت بیان دەین بە داواکاری گشتی و بە دارگا بۆی ئیجرات پێویست بکەن. لە یەکێک لە دەستپێشخەریەکانی فەرمانگای میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لە ڤلۆگەر و یوتیوبەرە بەتوانەکان کەەوە بەشێکیان نەیانتوانیوە فەڵەوەرسی زۆریان هەبێ لەگەڵ هەندێک لە خاوەن کۆمپانیاکان کۆکردەوە بۆەوەی بتوانن کاری هاوبەش بکەن بەرپرسی فەرمانگەکە کە هاوکات و تەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانیشە دەڵێت لەم شێوازەی کارکردنیان بەردەوام دەبن بۆ ئەوەی لە ڕێگایەوە دژی کەسە ناپەسەندەکانی کۆمەڵگا بوەستنەوە. ئێمە وەکو حکوومەت درکمان بەو گرفتە کردووە کە پێویستە حکوومەتیش ڕۆڵێکی هەبێت لەم چوارچەوەیەدا ئێمە شکو فەرمانگە کە ئیعلامی حکوومەتی مەسەلەی سوۆسیال میدیا بەلای ئێمەوە بابەتێکی گرنگە بۆیە ئەمە بە شێوەیەکی ڕاستە و خۆیان نەڕاستە خۆ تەسیر لەسەر کۆمەلگاکە ئەو کەسانە کە وەکو فیگەر دەرەکەون تەسیریان هەیە لەسەر کۆمەڵگا ئێمە دەمانێت لە ڕێگای ئەو ڕویایی کە خۆمان هەمانە ئەو گەنجانن کە سەرکەوتون لە ژیانی خۆیانە بەڵام احتیمالە زۆر ینی فەلەوەر زیان نەبێ یان زۆر بۆ خەڵک ئاشنا نەبوونە ئێمە هاوکاریانەکەین و ئەمەش لە ڕێگای یەک لەو میکانیزمانن کە ئەو کۆبوونەوەمان ئەنجامدا لە نێوان ئەو بەڕێزانە ئەو گەنجانە و کۆمپانیایەکانی بەگشتی و داوامان لێکردوون کە هاوکاریان بکەن و یان میکانیزمێک بدۆزنەوە بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوان ئەو گەنجانە کەشتێکی جوان پێشکەشی کۆمەڵگاکەن بۆ گەنجەکانمانەکەن و هاوکاریان من لە بەکارهێنانیان بۆ ڕیکلامکردنی ئەو بەرهەمانەی کە ئەم کۆمپانیانە هەیەە و خۆشبەختانە سەرجەم کۆمپانیەکان زۆر ئەم هەنگاوەیان پێ گرنگ بوو. پلانتان هەیە لەگەڵ گروپی دیکە چونکە داهێنەرمان زۆرن کەسی دیکەی بتوانە هەن لەگەڵ کۆمپانیای دیکە یەکتر ناسینیان پێ بکەن واتە لە دوای ئەو گروپەوە ئەم گروپە تەبعاً 150 بوون لەگەڵیان کۆبووینەوە ئێمە پلانی ترمان هەیە لەوەی لەگەڵ 150 ئەم گەنجانەی تر دابنیشین و کۆمپانیەکانی تریش ئەمە هەمووی نەبوون لە دوای ئەوە پرۆژەمان هەیە لەوەی کە بتوانین ئەو گەنجانەی کە بەهرەمەندن لە زۆر بواری تەکنۆلۆژیایە یان بوارەکانی ترە بەڵام کەس نییە لە ڕووی داراییەوە پاڵپشتیان بکە ئەوەی لە سناپچاتە گوزارێت خەڵکانێک ستۆریەکانیان تاکەنیان لە ئینستاگرام بە ستۆری بانگەشە بۆ هەموو شتێکەکەن لە هیچ وڵاتێکی دنیا بۆ جۆرە نییە لە هیچ شوێنێکە بۆ جۆرە بە بێسانسۆر نییە ڕێکلام بۆ هەموو بابەتێ بکەی بەبێ شارەزایی و بۆ نمونە خواردنە خواردنەوەی هەر شتێکی دیکە دەرخواردی تاکی کوردی بی بەبێ هیچ زانست و زانێرێکی لە هەر شتێک بزەبێت هەر شتێک لە بەرژەوەندی گشتی دابێت و ینی لە خزمەتی خێزانی کوردستانی دابێت و پاراستنی شیرازی کۆمەلگا و شیرازی خێزانی کوردستانی داوت ئێمە دەیکەین بەڵام گرنگ لەوەدایە کە ئەم بابەتە ئێستا بۆ حکوومەت ڕاستە گرفتە بەڵام گرفتە هەرە گەورەکە بۆ کۆمەلگایە ینی کۆمەلگا لێرە زیانی زیاتر بەبەرەکەوی لەوەی حکوومەت بۆیە ئێمە ینی بانگهێشتی سەرجەم دام و دەستگاکانی کۆمەلگای مەدەنی لە هەموو ئاستێکەکەین کەەوە ئەم بابەتە مناقەشە بکرێت ئاراستەی حکوومەت و بڕوای حکوومەت لەم چوارچەوەی زۆر ڕوونە لەوەی کە پێویستە ئەم بابەتە ڕێک بخرێ و لە هەمان کاتژدا پشتگیری ئەم نمونە جوانانە بکرێن و هانی کۆمپانیایەکەش بدرێت لەوەی کە هاوکاریان بن لە کاتێکە ئێمە بۆ ئەو کەسانەی تر کە احتیمالە نەک لە لای حکوومەت لە لای کۆمەلگا مەقبول نین ئەمە خۆی لە خۆی کاری جددی لەسەرەکەین بۆەوەی ئیتر ئەم ڕەوتەی کە پێویستە ڕەوتێکی ئارام و سەقامگیر کە لە سوۆسیال میدیا ئەبێ بەدی بێت کاری بۆ بکەین.
لێکۆڵینەوەیکی دامەزراوی توێژینەوەکانی گارتنەر ئاماژەی داوە کەوا داهاتی ڕێکلامە جیهانیەکان لەسەر مۆبایلە زیرەکەکان و ئەمێرەکانی دیکەی زیرەک لە ساڵی 2019دا گەیشتۆتە 11.4 ملیار دلار. بە بازاڕکردن لە ڕێگەی فەیسبوک باڵاتدەستترین و کاریگەرترین پلاتفۆرمی سۆشیال میدیایە. سەرڕای هەموو ڕەخنەکان بەڵام وادەدەنرێ کەوا شوێنی بە ڕێکلامکردنی کلاسیکی لاق کردووە.